عراق بڕێک پارێک خۆتە سەر حیسابی مووچە خۆرانی هەرێمی کوردستان ئەمە تا چەند ڕاستە حکوومەت هەرێمی کوردستان لە توانایدایە مووچەی ئەم مانگەکە فەرمانبەران چاوەڕێن دابەش بکرێ لەسەر ئیجازەی تاکسیکیش پرسیارەشتر دەکەم چاوشۆغل و 21 مانگ بڕیار وایە بێتە بەغدا ئەنی هەواڵەکان باس لەوە دەکرێت لەسەر داوای جەنابتان پێشنیارتان بۆ کتێخدۆین داواتان لێ کردووە نێوەنگیری بکات لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا ئەمە تا چەند ڕاستە ئایامە دەکرێت خۆی بەنسبەت مووچە بەڵێت مووچە بە پێی ئەو داهاتێک کە ئێمە هەمانە بەردەوام دابەش دەکرێتن ئەو حسابە ئەم شخصی ئاگادار نیم حسابێکی وە بە فەرمی کەس ئاگاداری ئێمەی نەکردوتەوە کە حسابێک وا هەیە ئێمە سوپاسی هەر دەست پێشخەریەک دەکەین کە یارمەتی دەربێت بۆ ئاساییکردنەوەی علاقەی بینی ئێمە و بەغدا بەڵام بە شێوەیەکی فەرمی ئەگەر مەبەست ئەوەیە شتێک بە ئێمە گوترا بێ نەخێر بەڕێز سەرۆک وەزیرانی هەیە مسابیر لە دەستگای